لە درنگانی ئەم شەیشەوە بەهۆی کاریگەری نزمە پاڵەپەستۆیە کەوانەیە ناوچەکانمان دەکەوێتە ژێر کاریگەری ئەو نزمە پاڵەپەستۆیە بەهۆی ئەوانە شەپۆلێکی باران و بەفر زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوانێ و ئەگەری هەیە کە ئەم کات جارە زۆرێک لە سنتەری شارەکانیش بەفربارین تیادا ڕوو بدات و کاریگەری ئەم شەپۆلش تا درنگانێکی سبەی شەو بەردەوامی دەبێت و پاشان کەشوهەوا بەرەو جێگیربوون دەڕات شەپۆلێکی نزمبوونەوەی پلەکانی گەرما کە بەهۆی کاریگەری بارستە هەوایەکی ساردی جەمسەری و ڕووی لە ناوچەکانمان کرد کە بەهۆیە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین کرد و هاوکات لەگەڵ ئەم شەپۆلەشدا شەپۆلێکی تری بەفربارینی کە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوانێ و ئەم جارە بەدەر لە جارەکانی تر زۆرێک لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور و عێراقی گرتەوانێ کە بەفربارین بەهۆیوانێ لە زۆربەی زۆری ئەو شارانەدا داباری و بەهۆیوانە پلەکانی گەرما بەڕاستی بە شێوەیەکی بەرچاو دابەزی بۆ نمونە پلەکانی گەرما ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی نزمترین پلە ناقص 7.5 و پێشببینی ئەکرێت کە بەرزترین پلە 2 پلە بێت و ڕادەیشێ لە 160 و خێرایی بادە بۆ 15 کیلۆمتر لە سەعاتێکە بە ئاراستی باشوور بۆ باشووری ڕۆژەڵات و جگە لەمەش پلەکانی گەرمای زۆر لە ناوچەکانی تریش هەر ڕوو لە دابەزین کردو کە ئەمڕۆ لە شارۆچکەی پێنجین ناقسەن 14 تۆمار کراوە بەندەستپێکەکە هینەکەشم هین کرد چیەکە قەمەکانتر منتیقە شاخایەکان بەفربارینی تیا بۆ لەبەرەوەی منتیقە شاخای بارستە هەواکان کە ڕوو ئەکاتەوە جیاوازی لە کەم تریش دەستەکانی خۆش ئەزێتی نەعەزێنێ